ئێمە وەک کۆمەڵێ هەسوڕاوی ناڕازی بزوتنەوەی گۆڕان لە سۆنگەی بەرپرسکردن بە پرسیارەتی بڕیارماندا کە دۆخی خراپی گۆڕان بەرەوە ئاراستەیەکی باشتر بەرین. بۆ مەبەستەش دوو مانگ پێش ئێستا خۆتان نەزانن بەیاننامەیەکمان بۆ ڕای گشتی خستە ڕوو، دواتر پێشکەشی بەڕێز ڕێکخەری گشتیمان کرد و ڕێکخەری گشتی چەند جار دانیشتین لەگەڵ یانە بەڕێزیانە، بەڵام دیار بوو ئێمە نەکەوتینە ئەوەی کە پێک بین لەسەر ئەو بەیاننامەی خۆمان. بۆی بڕیارماندا ئێمە چالێکەکەمان گژیرکەین. بۆ مەبەستەش بڕیارماندا ڕۆژی 6/2021 کاتژمێر یەکی دوای نیوەڕۆ لەژێر دروشمی شەممە لەژێر دروشمی گێڕانەوەی شکۆ بۆ گۆڕان هیوا بۆ خەڵکی کوردستان گرتبوونەوەیەک سازەکەین. جا داوا لە هەموو هەسوڕاوە ناڕازیەکان دەنگدەرە ناڕازیەکان پشتیوانانی گۆڕانەکەین کە بێن پێکەوە هەومان دۆخی خراپی گۆڕان بەرەو ئاراستەیەکی باشتر بڕین بۆ ئاراستەیەی کە ڕەوانشاد نەوشا مستەفا بنیادیناوە. داواتان لێکەین بە تایبەتی ئەو دەنگە ئازا و ناڕازیانەی کە ئێستا چوون لە ماڵەوە دانیشتین، داواتان لێکەین بێنە پێشەوە لە پرسیارەتی هەڵمێن تکاتان لێکەین وەرنە پێشەوە. زۆر سپاسان لە بەرنامەکەتانە داوای چیتان کردو لە ڕێکخەری گشتی کە تاوەکو ئێستا بێوەڵام بووە؟ فەرموو بۆ پێشەوە بەردەم باکێجێکی شەشخاڵی فەرموو بۆ پێشەوە بەردەم بەیاننامەکە ئێمە پێگاتبوو لە پاکێجێکی شەشخاڵی بۆ ڕایگشتیمان بڵاو کردەوە تەسلیم بە برادران لە سەرکردایەتی و لە ڕێکخەری گشتی و خانەی ڕاپەڕاندن و جواتەکانمان کرد کە تێیدا داواکاریەکانمان بریتی بوو لە دەست لە کارکێشانەوەی بەڕێز ڕێکخەری گشتی و ئەو بەڕێزانی کە لە ماوەکانی ڕابردوودا بەرپرس بوون لەو شکستێکی ئێستا گۆڕان و بزوتنەوەی گۆڕانی تێکەوتووە و بەشێکی تر لە داواکاریەکانمان بریتی بوو لە کشانەوە لە حکوومەت یا پێداچوونەوە بەو ڕێکەوتنامەی کە لەگەڵ پارتیا کردوێتی بۆ کابینەی نۆ و پێمان وایە ئەم کابینەی ئێستا و ئەم حکوومەتی ئێستا لە فەشەلێکی گەورەدایەوە نامانوێت ئەم بزوتنەوەی کە ئێمە چەندین ساڵە لە بێنایە تێکۆش بەشدار بێت لەو شکستەی کە تێکەوتووەوە، بەڵام بە هیچ جۆرێ وەڵامێکی ئیجابیمان نەدراوەتەوە و مماتەڵە بەکات کرا لە ماوەی ئەم دوو مانگەدا چەندین جار کۆبووینەتەوە لەگەڵ بەڕێز ڕێکخەری گشتی، بەڵام بەداخەوە نیەت نییە بۆ چاکسازی، نیەت نییە بۆ گۆڕانکاری، بۆیە بڕیارماندا فشارەکانمان فراوانتر کەین و بەڕاوێژ بۆ پرس و ڕاوێژ لەگەڵ هاوڕێیانمان و لەگەڵ سوڕاوان لەگەڵ لەسەر جەم قەزا و ناحیەکان یاریێمی کوردستان بڕیارماندا کە ڕۆژی شەممە کاتژمێر یەکی پاش نیوەڕۆ لە بەردەم گردی زەرگەردە خۆپیشاندانێکی مەدەنیانە ئەنجام بدەین و بە دەنگێکی بەرز هاوار بکەین بە ڕووی سەرکردایەتی ئێستای بزوتنەوەی گۆڕانا بڵین ئێمە لەم پێناوەدا دروست نەبووین و ئەمە بزوتنەوەی ئێمە نییە، بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا شوناسی خۆی لەبیر کردووە کە بریتی بووە لە ڕابردوودا بریتی بووە لە پێگاتەکەی بریتی بووە لە خەڵکێکی ناڕازی لە سیستەمی سیاسی، ناڕازی لە دەسەڵاتداران، ناڕازی لەم حکوومەتی بنەماڵە، بەڵام ئێستا بزوتنەوەی گۆڕان بووە بەیەکێ لە پایەسەرەکیەکانی ئەم حکوومەتە شکست خواردووە. بۆیە ئێمە داوا ئەەکەین هەر لێرەوە دڵسۆزان پشتیوانان ئەوانەی لە ڕابردوودا بزوتنەوەی گۆڕان بە هیوا تەماشا کرد و بە تاکە دروستکاییەک بۆ ئایندەیەکی گەشت بۆ ئەم وڵاتە و بۆ چارەسەرکردنی کێشەکان تەماشا کرد بێنە پێشەوە و ئامادەییان هەبێت. زۆر سپاس بۆ بەخێراتنتانەکەم دەستخۆشیتان لێکم.